ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج دوای 73 ڕۆژ کۆتایی هات دوای چەندین جار دەنگۆی کۆنتڕۆڵکردنەوە و ڕەتکردنەوەی ئەم جارەیان شارۆچکەی منبج کۆنتڕۆڵ کرایەوە و بە فەرمی کۆتایی بەدەسەڵاتی داعش هێنرا تێیدا پێش ئەوەی منبج بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت بەرپرسانی سیاسی کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ 6 سەرۆکهۆز و کەسایەتی دیاری شارۆچکەی منبج کۆبوونەتەوە و مەبەست لە کۆبوونەوەکەش ڕێککەوتن بوو لەسەر چۆنێتی ئیدارەدانی منبج لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی یەکجاری شارۆچکەکە. ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج تا ئێستا درێژخایەنترین ئۆپراسیۆنی هێزەکانی سووریای دیموکراتە کە لە ڕۆژی 1 حوزەیرانەوە دەستی پێکرد. شارۆچکەی منبج زیاتر لە 2 ساڵ لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا بوو. بۆ داعش گرنگیەکی استراتیژی هەبوو بەو پێی ڕقەی پایتەختی داعشی بە سنوورەکانی تورکیاوە دەبەستەوە. زۆربەی ئەو چەکدارە بیانیانی لە تورکیاوە دەچوونە ناو ڕیزەکانی داعشەوە دوای گەیشتنیان بە جەرابلوز لەسەر سنووری تورکیا لە ڕێگەی منبجەوە خۆیان دەگەیاندە ڕقە و ناوچەکانی دیکەی ژێردەسەڵاتی داعش. لە دەستپێکی ئۆپەراسیۆنەکەەوە تا کۆتایی هاتنی هێزەکانی سووریای دیموکرات نزیکەی 200 گوندی گەورە و بچووکیان لە ڕووبەرێکی زیاتر لە 1400 کیلۆمەتری چوارگۆشەدا کۆنتڕۆڵ کردەوە. لە ئێستادا پرسیاری سەرەکی ئەوەیە کە دوای کۆتایی هاتنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج ئامانجی دواتری هێزەکانی سووریای دیموکرات چ شار و شارۆچکەیەک دەبێت. بەپێی هەندێک زانیاری بەر لە دەستپێکی ئۆپەراسیۆنەکە ئەمریکا و تورکیا ڕێککەوتن لەسەر ئەوەی کە نابێت هێزەکانی سووریای دیموکرات لە دیوی ڕۆژئاوای ڕووباری فورات لە 30 کیلۆمەتری سنووری تورکیا نزیک ببنەوە. ئەگەر ئەم زانیاری ڕاست بێت ئەوە لەم کاتەدا هێزەکانی سووریای دیموکرات ناتوانن هێزەکانیان بەرەو جەرابلوز بجوڵێنن. بەڵکو دەبێت بۆ پێکەوە گرێدانی هەردوو کانتۆنی کۆبانێ و ئەفرین بە ئاراستەی شارۆچکەی بابدا بڕۆن. بەشێکیش لە چاودێرانی دۆخی ڕۆژاوای کوردستان پیان وایە لەم قۆناغەدا بەلای هێزەکانی سووریای دیموکراتەوە گرنگ ئەوەیە کە ڕێڕەوێک بکەنەوە لە نێوان دوو کانتۆنی ئەفرین و کۆبانێ بۆ ئەوەی کانتۆنی ئەفرین لە گەمارۆ ڕزگار بکەن. ئەگەر بەم پێی ئەم بۆچوونەش بێت ئەوە ئامانجی داهاتوو هێزەکانی سووریای دیموکرات هێرشکردنە سەر شارۆچکەی باب دەبێت. لە ئەگەری کۆنتڕۆڵکردنەوەی بابیشدا ئەوە لەلایەک کانتۆنەکانی ئەفرین و کۆبانە پێکەوە دەبەسرێنەوە و لەلایەکی دیکەشەوە داعش بە یەکجاری پەیوەندی لەگەڵ تورکیادا دەپچڕێت.